سڵاو لە زنجیرە ڤیدیۆیەکانی ئەمریکاناسی ئەمجارە باسی دەسەڵاتی ئەمریکا دەکەین، دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی و سەرۆکایەتی و هەروەها انتخابات زۆر بە کورتی. تاوان ئەمریکا لە سێ دەسەڵاتی چێکسان باڵانس، سیستەمی سەرۆکایەتی، دادوەری و پەرلەمانی. پەرلەمانیان کە کۆنگرێسیان پێ دەڵێن 535 ئەندامی هەیە، 535 ئەندام. لەو 535 بوویتە دوو بەش. هاوز ڕەپرزەنتیڤی پێدەرێن، نوێنەرانی ئەنجومەنی نوێنەران باڵێن، ئەوەیان 435 ئەندامە. ئەنجومەنی پیرانمان هەیە، با بڵێن مەجلیس شیوخ، ئەوەیان 100 ئەندامە. جیاوازیان چییە؟ جیاوازێکە لەوەیە ئەمریکا بەپێی ئیحسایە تقریباً 345 ملیۆن کەس دەبیتن. 345 ملیۆن کەس دەبیتن، زیاتر کەمترە. هەر ویلایەتێک، ئێستا مەسەلەن ویلایەتی کالیفۆرنیا کە گەورەترین ویلایەتە لە ژمارەی دانیشتوان، نزیکی 38 ملیۆن کە بەپێی زیاترە تقریباً لە کەنەدا، عەدەدی کەنەدای هەیە. ئەوە بەپێی ئەندامەکان با بڵێن خەڵکەکەی نوێنەرەکان ئەوەندە کورسییان دەبیتن. ویلایەتێکی وەکو وایۆمینگ کە کەمترین ڕێژەی دانیشتوانی هەیە، نزیکی 400-600 هەزار کەس دەبی، 500-600 هەزار. ئەوە نابێ و دوو ویلایەتە وەکوێکبی لە ڕووی ئەندامەکە نوێنەرەکانیانەوە. لۆیە دائیمان دیموکراتەکان زۆر جار لە انتخابات دەبنەوە. کالیفۆرنیا هەمووی دیموکراتن، نزیکی 56 کورسی پەرلەمانی هەیە، 56 کورسی. خەڵکەکی زۆر دەمیچێت تێکساسەوەرەوەها نیویۆرکەرەوە، ئەوانە دایمەن یەکلای کەرەوەنە، یعنی لە ڕعادەدەوە. بەڵام وایۆمینگ وابزانم 2 کورسی هەیە، نۆرداکۆتا 2 کورسی هەیە، 2 نوێنەری هەیە. بەڵێ مینەسۆتا عەدەدی زیاتر تۆزەک 6 هەیە، یعنی نوێنەران بەپێی ڕێژەی دانیشتوانە. بەڵام ئەوە لە بۆ نوێنەرە ئەنجومەنی نوێنەران. بەڵام ئەنجومەنی پیران، تەمان بە پێشە بچمە سەر پیرە، ئەنجومەنی نوێنەران ئەوانە ژمارەیان 435 کەسە. عمری و کەسەی لەوێ نابی لە 25 ساڵ کەمتر بی و 7 ساڵیش دەبیێت و جنسی ئەمریکی دووەگربی، ئەو دەتوانی خۆتەڕشیەکەی. ماوەی خزمەتکردنیشان تەنها 2 ساڵە. 2 ساڵ جارێک دەبی انتخاب بکرێتەوە، ئیتر ئەگە دەرچیەوەگەنا هەر 2 ساڵ عمرت هەیە. ستا باسی دەکەن لە انتخابەکەش کووە. ئەنجومەنی سینات، با بڵێن سیناتی پێدەرێن، پیران، مەجلیس شیوخ، ئەوانە 100 ئەندامن بەپێی ڕێژەی ویلایەتەکانی ئەمریکا. هەر ویلایەت و 2 ئەندامی هەیە. ڕێژەکەت عەدەد سوکانە زۆر بیان کەم بی، هیچ لە مەوزوع ناگۆڕێ، هەر 2 ئەندامت هەیە. ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا کە 36 ملیۆن کەسە، 38 ملیۆن کەسە، 2 سیناتۆری هەیە. وایۆمینگ کە کەمترین عەدەدی هەیە، هەر 2 سیناتۆری هەیە. بەڵام لە ڕێی نوێنەرەکانیانەوە، با بڵێن لە ئەنجومەی نوێنەران نەخێر، کالیفۆرنیا 56 کورسی هەیە، وایۆمینگ وابزانم 2 هەیە، یان یەکی هەیە، غەڵەت نەبە. ئیتر سینات ئەو فەرقی هەیە، هەر ویلایەت و نوێنەرەکانی 2 کەس تەمسیلە ویلایەتە دەکە، ئالاسکابی و هاوایبی. ئەوانە ئەو کەسە نابی عمری لە 30 ساڵ کەمتر بی، دەبی 9 ساڵ بەسەر سیتیزنشیپیدا ڕۆژبی، دەبی جنسی ئەمریکیە بی، مواطنی ئەمریکی بی، 9 ساڵ کەمتر نەبیتن. ماوەی خزمەتکردنەکەی 6 ساڵە. نوێنەران 2 ساڵ بوو، سیناتۆر 6 ساڵە خزمەتکرد، دەبی دووبارە انتخاب بکرێتەوە. انتخابەکان کو دەکرێتە؟ تەمان لە هەموو ساڵە جۆتەکان ئەمریکا انتخاباتە چی هەیە؟ مەسەلەن 16 هەیتی، 18 هەیتی، 20 هەیتی، 22 هەی بوو، 24 هەیتی. بەڵام ماوەی سەرۆکایەتی، ئەوەی کە انتخابی سەرۆکایەتی دەکرێت سەرۆک دەگۆڕێ، 4 ساڵ جارەکە. مەسەلەن 16 کرا کە ترامپ دەرچوو، 20 کرا بایدن دەرچوو، ئەدی 18 و 22 چیە؟ ئەوانە مید تێرمی پێدەرن. مید تێرم لە بۆ چیە؟ نیوەی ساڵەکەی با بڵێن. ئەوانە زیاتر لە بۆ سیناتۆر و ئەوەیە، سیناتۆر و نوێنەرانە. لەگەڵ مەسەلەن سەرۆکایەتیش کە 2020 کە سەرۆکایەتی کرا لە بین بایدن و ترامپی، یەک لەسەر سێ سیناتۆر و یەک لەسەر سێ نوێنەرانیش انتخاب دایانگرتەوە دووبارە، دەبی بکرێنەوە. یعنی کاتێکە گوتم سیناتۆرەکان ماوەیان 6 ساڵە نابێت، تا چاوەڕێ 6 ساڵی بکەنەوە. جە نەخێر، لە هەر 2 ساڵ جارێک بەشێکی لەوانە یەک لەسەر سێیان انتخاب دەکرێنەوە. مەسەلەن ئەو ساڵ ئەمن دەرچووم، مەسەلەن 2 ساڵی تکا
من 6 ساڵت کە انتخاب دەمگرتەوە بەڵام 2 ساڵت کە ئەوەی کە 4 ساڵ پێشە من انتخاب گرتیتەوە عنی دەرچووە 2 ساڵیت کە لە پاشان مەسەڵەن 24 دانەی ئەوانەی کە 2018 دەرچوونە دەبیستن انتخاباکردنەوە ئەوانەی 26 انتخاب دایان کە دەیبستنەوە انتخابات ئەوانەی 2018 دەرچوونە 2020 دەرچوونە إلى آخره. ئەوە جیاوازێکی کورد لە نێو ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سیناتۆرەکان با بڵێن مەجلس شیوخ. بە حاڵی ئێستا ئەنجومەنی نوێنەران لەدەست ئەوان کۆنتڕۆلیان کردیا ئەوە با بڵێن کۆماریەکان 222 کورسیانەیە دیموکراتەکان 212 کورسیانەیە لە انتخابی پار کە کرا مانجی 11 تەمان هەر مانجی 11 دەکرێتن لە سێشەمەی یەکەم دیموکراتەکان زۆرینە بوون بەڵام لەبەر ئەدایی دۆن ئەوەی جۆ بایدنی ئەداەکەی زەعیف بوو خەڵک دەنجیکان پێدان ئەوە بە شێوەیەکی گشتی جیاوازەکان فەرقەکانیان چێکسان باڵانسیە با بڵێن هەموو دەسەڵاتەکە لەکن سەرۆک نییە ڕاستە سەرۆک دەسەڵاتی تەنفیزی هەیە نوێنەران یاسا دروست دەکا یاسا دادەنێ تەحویلی سیناتۆر دەکە سیناتۆر تەماشاگە تەدقیقی دەکەوە کۆمنتیانە بێگەنا دەیگەڕێنەوە ئەگەر نا هەمووش مشکلیان نەبوو دەیبەنە سەرەوە لە بۆ سەرۆکی تەوقیعەکە ئەگەر سەرۆک ڤیتۆی نەبوو دەنا تەوقیع دەکرد ئەو وایە نوێنەران سیناتۆر ئەجە سەرۆکایەتی بەڵام دادوەری چییە سەرۆک لۆ هەیە ڤیتۆ بەکاربێنی لە هەر یاسایە کە بیاوێتن کۆنگرێس بەعام وەکو بە هەردووچی سیناتۆر و نوێنەران کە 535 ئەوانیش ڤیتۆیان لەسەر قەراری سەرۆک هەیە بەڵام دەبی 2 لەسەر 3 دەنگ یەک بن ئەوجا ڤیتۆی سەرۆکی دەکەن دادوەریشە بە هەمان شێوە کە 9 دادوەری گەورەنە لە ئەمریکا 9 حاکمن ئەوانە هیچ کەسێک ناتوانانی ئیلا دەی بمرن ئەوجا بگۆڕدرێن ئەگەنا ناگۆڕدرێن لە بۆ 2 ساڵ 3 ساڵ پێشتانێکە چیان مرد مشکلە بوو کە چێدانێنەوە لەبەر چ 9 کەسن ئەو 9 کەسە لەبەر چ هەتا مردنە حتا هیچ مەسلحەتی نەبیتن کابرا بێ وەڵام من دەنگ دەدەمە ترامپ یان دەنگ دەدەمە بایدنی نەکو لامداتن نەخێر دەبی حڕێت خۆت بەکاربیێنی حڕێتی قسەکردن و قەرارەوانەی خۆت بەکاربیێنی لێت هیچ مەدرسێ نەمەعاشە دەبردرێ ئیلا ئەگە بمری لێ دەبی زۆر بە جەرئاتەوە قسە بکەن مەسەلەن قاوەی ئەو کاتێکە ترامپ فلایت بانی کرد لەسەر و 7 وڵاتەی موسڵمانەی سۆماڵ و سووریا و ئەفغانستان و عێراقوانە بەشێک لە دادوەرەکان قەرارەکان ڕەغم کردەوە گوتیان قانونی نییە لەگەڵەوە انتخابێک کە 2 ساڵ جارێک دەکرێتن مدیری مەکتەبەکانیش دەگۆڕدرێ لە پاڵەوەی کە ئەوەیە مدیری مەکتەبەکانیش دەگۆڕدرێ مدیری پۆلیس دەگۆڕدرێ ئەندامی ئەنجومەن و ئەنجومەنی بەلەدیە دەگۆڕدرێ ئەوەی کە جیاوازە لێرە و لەگەر وڵاتی خۆمان کوردستان مدیر مەکتەب خەڵک دیاری دەکات مەسەلەن مدیری فلانە گەڕەکی ئازادی مەسەلەن مدیر مەکتەبە چیان دەوێتن خەڵکێکی ئازادی دەنگ لە بۆ چەند کەس مامەستا لە خۆیان هەڵبژاردە لە بۆ مدیراتی نەک تەربیە بچی هەڵبژێری نەک حکومەت نەک حزب ئەو بە هەمان شێوە لە بۆ مدیر شورتەش مدیری شورتە ئەو شارە خەڵک دەنگ دەدرێت کاکە لە بۆ فلان کەسی بیان لە بۆ فلان کەسی بیتن مدیر شورتەش ئەوە جیاوازێکی جوانە ئەو بە شێوەیەکی کورت و پوخت سێ دەسەڵاتێکی ئەمریکا دەسەڵاتداری ئەمریکا و سێ سەرۆکایەتێکی ئەمریکا و دادوەری و ئەنجومەنی نوێنەرانی سینات و سەرۆکایەتی و هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی تا ڤیدیۆشتر هەشاردن